ئیرەج حەبەشی یەکێک لە سینەماکارە دیارەکانی کورد و ڕۆژهەڵات لە ئێستا بە خۆشحاڵیەوە سەردانی باشووری کردووە و لە ئێستاشدا یەکێک لە وەرکشۆپەکانی با بڵێن بە ئەنجامەگەێنێت لەگەڵ بەشێک لە خوێندکارانە لەژێر ناونیشانی چۆن دەتوانین ببین بە فلمساز و بۆ هیوایم کە کاری لەم شێوەیە و هەروە وەرکشۆپ و چەندین پرۆژەی لەم شێوە بەردەوامیان هەبێت بۆ ئەوەی کە بتوانرێت سوود لە بەشێک لە فلمسازە هەرە دیارەکانی کورد و ئەو فلمسازانەی کە توانیویانە بە مێژووی کارکردنی خۆیان با بڵێن خزمەت بە بواری سینەما بکەن لە هەرێمی کوردستانە ئەم کارانش بتوانێت کە بۆ ئایندەش سوودی هەبێت. سینەماکار ئیرەج حەبەشی لە سەردانە کتابە کوردستان لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەرە جوانەکان بەشی فلمسازی وەرکشۆپێکی بە ناوی چۆن دەتوانین ببین بە فلمساز ساز کرد بۆ خوێندکارانی بەشی فلمسازی کە بەشێکی وەرکشۆپەکە بەرەمێنانی کورتە فیلمێک بوو کە چەند خوێندکارێکی بەشەکە وەک ستاف بەشدار بوو. متولد تهران. شغلم فیلم سازیه. من ئیرەجی حەبەشیم لەدایک بووی تاران پیشەکەم فیلمسازیە سیناریۆی فیلم دەنووسم دەرێنان و مۆنتاژیش دەکەم. من لە ئێران هاوڕێیەکەمە بوو ناسراوی من بوو کارەکانی منی بینی بوو لەگەڵ زانکۆی سلێمانی قسەی کردبوو بۆیە بانگێشتیان کردم تاکو ئەم وەرکشۆپە بۆ فێرخوازەکان ساز بکەم. ڕێگەم پێ بدە پێشەوەی دەربارەی سلێمانی قسە بکەم دەربارەی گەلی کورد قسە بکەم. من لە ئێران کۆمەڵێک هاوڕێی زۆرم هەیە کە کوردن لەوانەیە باوەڕپێکردنی سەخت بێت بۆتان بەڵام باشترین هاوڕێکانم کوردن. ئەتوانم بە دڵنیایەوە بڵێم زیرەکترین هاوڕێکانم کوردن زۆر بەبەهرن. من بەم بیرکردنەوەی هاتم بۆ سلێمانی و بیرکردنەوەکەشم ڕاست دەرچوو. کاتێک چوون بۆ زانکۆی سلێمانی زۆر کەشێکی باشی هەیە کەشێکی باشی فێرخوازانە. بەڕێوەبەری زانکۆکە کەسێکی زۆر تایبەت ڕاگری کۆلێژ کەسێکی زۆر خوێنەوار و هەروها فێرخوازەکانیش. ئەزانن من لە پاش ئەم هەموو ساڵە لە کارکردنم کاتێک لەگەڵ کەسێک قسە ئەەکەم یان قسەم لەگەڵ دەکات بۆم دەردەکەوێت کە ئایا خاوەن بەهرەیە یان نا. من لەو دانیشتنە ناتوانم بڵێم لە 100% بەڵام زۆربەی ئەو کەسانە ئامادە بوون هەستێکی ئاسوودەیان پێبەخشیم و کاتێک سەرقاڵی قسەکردن بووم هەستێکی زۆر ئاسوودەیان پێبەخشیم. دڵخۆش بووم لەوەی لەناو فێرخوازەکانیاندا بووم.